نەچینە لای تەورێکی تری پرۆگرامەکەمان کە باز لە پەرەپێدانی توانە و لێهاتووی منداڵەکانمانەکەین. ئێستا هەموو خێزانەکان حەزەکە باشترین شت بۆ مناڵەکانی بەردەست بێ، باشترین توانای مناڵەکانی بە شێوەیەک لە بوارێک لە بوارەکانە بخاتە ڕوو. زۆر جار هەر لە مناڵیە و لە سەرەتای خوێندنەوە دایک و باوک حەزەکە مناڵەکەی لە ئاستێکا ببینێتەوە کە ئاستێکی زۆر باش بێ. زۆر جار وتومانە ئەبێ مناڵەکانمان هەر دکتۆر نەبن، مهندیس نەبن، مناڵەکانمان ئەتوانن توانای کە پێشکەشکەن لەو بوارانەی ترا کە پێویستە لە ناو کۆمەڵگەیە ئەمانە کاری لەسەر بکرێ. زۆر جار لە توانای مناڵەکانمان ئێمە کەمتر ئەەکەینەوە، ئەو لە بوارێکا خۆی بینێتەوە ئێمە زەختی ئەوەی لەکەین کە بچێت لە بوارێکی تراخۆی بنێتەوە. بۆیە زۆر کا دەبێتە هۆی دواکەوتنی ئەو مناڵە، دواکەوتنی پەروەردەی ئەو مناڵە. ئەو مناڵە نەتوانێت بە باشی خوێندنی خۆش بێت، یاخود لە قۆناغی لە قۆناغەکانە ئیتر دەرگا لەسەر ئەم مناڵە ئەکرێتەوە. بۆ نمونە بچێتە پەیمانگا، ئیتر پەیمانگای وەرزشی بێ، پەیمانگای هوەری بێ، جۆرە پەیمانگایك بێ کە بتوانێت لە بوارێکا خۆی بدۆزێتەوە. دایک و باوکەکە زەختی لەکەن ئەڵێ من کە سوکارەکەی مناڵەکانی خۆی لە زمانە بینیوەتەوە ئەچێ بۆ دکتۆرا خوێنێ، ئەم مناڵە توانای ئەوەی نییە. چۆن ئێمە بتوانین توانای مناڵەکانمان ئاشکرا بکەین و لەسەر ئەو بابەتە کار بکەین کە مناڵە هەوڵی بۆیە. گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا میران نەجات وەکو چالاکەوان لە بواری پەروەردەیە بەڕێزیان ئێستا لەلای من میوانە. مامۆستا گیان زۆر بەخێر بێ، بیانی باش. سپاس بۆ ئامادە جەنابشتان باش و بەیانی یەک بەیەکی کارمەندانی کورساتی بەڕێز باش. سپاس بۆ تۆ. بەر لەوەی کە ئێمە بزانی توانای مناڵەکانمان چییە، تا چەند گرنگە بە شێوازێک لەکە مناڵەکانمانە مامەڵەکەین تاوەکو ئەو لێ هاتووی هەیەی بۆمان ئاشکرا بێت و کار لەسەرەوە بکەین. لێ هاتووی مناڵ لە بوارێک لە بوارەکانی ژانیدا یاخود لە خوێندنیدا زۆر ئەستەمە بە خێرایی بڵین دەریخیت. مامۆستابی لە قوتابخانای خود دایک و باوک بیت لە ماڵەوە بتوانیت بە ئاسانی دەریخی. ئەمە بە تێپەڕبوونی کات ئەبێ مناڵەکەش بدوێنیت. لەوانەیە مناڵ هەبێ زۆر دەستی وێنە کێشانی هەبێ هەر لە مناڵیەوە یان حەزی لە موزیک بیان حەزی لە مەلە بێ، بەڵام جگە لەم شتانی کە دیارن لە ماڵەوە بیان لە قوتابخانە، بەڵام هەندێک شتی نادیار هەیە. چۆن بڵین توانە شاراوەکانی پێڵن. ئەمە زۆر ئەستەمە بۆ دایک و باوک بتوانێت کەشفیکە یاخود بتوانێت بیدۆزێتەوە لە ناخی مناڵەکەیدا. بۆ نمونە بۆ تێنمەوە بەعزە مناڵێک توانایەکی زۆر سەیری هەیە لە حسابات و لە بیرکاریە، زۆر بە خێرایی وەڵام تاتەوە بۆ هەموو معادلەیەکی بیرکاریانە، بەڵام لە هەندێک مناڵەوە وجودی نییە. ئەوەی کە جەنابشت باست کە زۆر ڕاستەسە زۆربەی دایکان و باوکان حەزەکەن مناڵەکانیان جینیس بێ، عەبقەری بێ لە بیرکاریە، ئەیان بەنە هەندێک دەورات بەڵام شکستیانێ. تواناکەی هەرەوەنەکەی هەیە لە زمانەوانیە باشە لە بیرکاریە خراپە، هەیە لە بیرکاریە باشە لە زمانەوانیە خراپە. ئەمە شتێک نییە دایک و باوک بە دەورەی درێژخایان یاخود بە دەورەی مامناوەند یان کورتخایان بێوێ مناڵەکەی وا لێ بکە لە مناڵی فلانە کەس بچیان لە مناڵی فیسار بچێ کە جێی ئیعجابی دایک و باوکە نەخێن. بەخوا پارەی دنیای بۆ سەرفکەی، بەخوا ئەنواع ئەشکال ڕێکاری بۆ دابنی، زەمینەی بۆ بەرەخسێنی، هەمانەو کەسەیە. لەوانەیە تۆزێک گۆڕانکاری بێ بەسەریە، بەس ناتوانانی وای لێ بکەیت وەکو کەسێک کە خۆی تایە هەیەی و بەهرەیەکە و ئێتر بەدەستی خۆی نییە مناڵەکە. لێ هاتووە لە گۆرانی وتنە دەنگی خۆشە و بە تایبەتی بڕۆ سێری مناڵانی هەورامان کە تاکو ێستا مناڵێکم نەبینی لە سلێمانی بتوانێت نەفەسێکی دوور و درێژی هەبێ و گۆرانی بڵێ بە چەپڵەوە، بەڵام مناڵی هەورامان سروشتیان ناوە ناتوانانی دامگری بەهرەیەکە خوا پیانی داوە. تۆ ناتوانانی مناڵی سلێمانیان کە کۆکۆک مناڵی هەورامانی دەبکە ئەگە دەورەشی بۆ بکەیتەوە. مناڵی هەورامی هەمویان گۆرانیڵن، هەمویان لە سایی دایک و باوکیانەکەن، هەمووشان دەنگیان خۆشە. بڕۆ دیقەتیان کە بزان چ هەورامەیەکە بینی دەنگی ناخۆش بێ و لە تەلەڤیزیۆن و ڕادیۆ بەناوبانگ بێت. من هەورامی نیم تا ڕکلامە بۆ بکەم، بەڵام ئەمە ڕاستەیە کە ناتوانم حاشا بڵین حاشای لێ بکەم. قوتابخانە حکوومیەکان لەگەڵ قوتابخانە ئەهلیەکان زۆر گیان بۆ دۆزینەوەی توانە شاراوەکانی مناڵەکان یاخود بەهرەکانیان ئەوان کەرەستەیاندایە. ئەهلیەکان کەرەستەی زۆریان خسۆتە بەردەم مناڵەکان، کاتیشیان هەیە، کاتێکی زۆریان هەیە. بۆ نمونە زۆربەی قوتابخانە ئەهلیەکان لە سەعات 8 تاکو 2 یە حکوومیەکان لە 8 تا 12 ئەوان 2 ساعتیان زیاتر هەم ڕۆژێ فەراغێکی باشان هەیە بۆ مەلە بێ، بۆ مۆزیک بێ، بۆ وێنە کێشان بێ و بۆ گۆرانی وتن بێ. ستودیۆی تایبەتیان هەیە هەندێک شت بۆی کە مناڵ ڕابێنن کە گۆرانی بڵێ بۆ فیستیڤاڵی تایبەتی خوات عریف حەفتیان هەیە بەقەت منی لێزانێ لە مناڵێک. ئەمە چی وای کرد؟ مادە کەواتە پارە مادە ڕۆڵێکی گەورە بینێ بۆ ئەوەی مناڵ بکاتە مناڵێکی بەهرەمەند. بەڵام شتێکی تریش هەیە،
پرۆگرامی خوێندن لەگەڵ مامۆستا ئەو دوانش گرنگن بۆی مناڵە بەهرەمەندەکە زیاتر هەنگاوەکانی خێراتر تێپەڕێنێ بۆ نمونە بۆ تێن مامۆستا ئەستا بێت تاقەت ئەمە وەزعەکە کاتێ تێپەڕێنشە بەڵام دڵنیاتەکەمەوە لە هەندێک قوتابخانەی حکومیش مناڵی بەهرەمەندی وای تەیە کە خۆشی جارێت توانە شاراوەکانی بۆ دەستنیشانەکرەوە جا نەخواسە مامۆسایەکی بەتەمەند کە بەرەوخانە نشین بوونەڕوە چۆن بتوانێت ئەو توانێت جوانانەی ئەو مناڵانە لە ناو پۆلێکە کە حەسر درراوە بتوانێت دەری خات و بیکا بە لیست و تەقدیمی ئیدارەی کا یاخود تەقدیمی مناڵپارێزی کوردستانی کە یاخود هەر منەظەمەیەکی کە پێی بڵێ ئەم مناڵە فعلەن ژیرێکەی لەسەر و پلەی ئیمتیازەوەیە کێ هەبێ دەستی ئەو هەموو مناڵە بگرێ من هیوادارم بەڕاستی مادەم باسی ئەوتەوەرەتان کرد ئەگەر پێتان خۆش بوو بەیانی گەورەمان کەن چالاکیمان هەیە بۆ مناڵانی باخچەی ساوانی کورجینێس مسپاسی یادەخانەکەم کە بەڕێوبەری ئەو قوتابخانەیە لەگەڵ سۆزان خان کە بەڕێوبەری گشتی کۆمەڵگەی پەروەردەی کورجینێسە چالاکەیەکەکەم بۆ مناڵی ئوتیزم مناڵی ئوتیزم زۆر بۆ حاڵەتەکان هەیە یعنی وای لێ هاتووە ئەتوانم بڵێم مناڵی ئاسایی شاردووەتەوە مناڵی بەهرەمەند هەر بە تەواوەتی شاردراوەتەوە بەس کەناڵی کورسات هیوادارم ڕۆژێک هەوڵ بات لە ڕێگەی تۆژێری کۆمەڵایەتی بێ یاخود دەرمناز بێ هیچ نەبێ لیستێک کۆ کاتەوە لە ڕێگەی مامۆستایانی قوتابخانەکان بۆ دەستنیشانکردنی مناڵی بەهرەمەند لە ڕووی وێنەکێشان لە ڕووی موزیک لە ڕووی گۆرانی بۆی ڕۆژێک فیستیڤالێکی گەورەیان بۆ ساسکە کورسات بۆی ئەو مناڵانش یەک جار کە دەرکەوتن ئیتر ڕێرەوەی خوانە دۆزنەوە پێیان خۆشە لە کەناڵێکی تەلەڤیزۆنی دەرکەون و مەشهور بوون و ئیتر ئەو ڕێچکەیە وەرگن جاما مسایەمە لەسەر و بابەتە کورسات زۆر گرنگی بە لایانی منداڵین وە لە پرۆگرامەکەی خۆشمان ئێمە بەرنامەی مناڵانیشمان هەیە ینی بە هەردوو لایەنەکە زۆر لایانی پەروەردەکاری زۆر لایانی ئەوەی کە مناڵ بە ئەقارێکی کیانە ڕوا خزمەتی مناڵەکەین و بابەتێکی زۆر گرنگیش زۆر ئێمە لە بەرنامەکەی خۆمانە ئەو مامۆستا بەڕێزانە ئەو پسپۆڕانی کە لە بواری پەروەردەی مناڵە بانگەکەین یەکەم شت کە باسی خوێندنگە ئەهلیەکانەکەین ئێمە دایمە لەگەڵ ڕای گشتیان بۆ خێزانەکان ئەڵێن منداڵ گرنگ نییە تۆ پارێکی زۆری بۆ سەرفکەی بەڵام گرنگ ئەوەیە سێ ڕوو هەیە زۆر ئەبێ پارێزگاری لێ بکەی کە ئێستا لە زانکۆشە ئەمە کاری لە سەرەکری وەکو پەروەردە لایانی زمانی دایک لایانی ئەوەی ئەم منداڵە سەری لێ نەشێوێ لایانی ئەوەی کە توانای ئەم منداڵە ئەگەر لە بوار لەو شوێنەیان نەبوو بە زۆر پێی نەکەی بۆی ڕقی لە خوێندن نەبێ ئەم سێ بوارە من خۆم ئێمە کاری من لە زانکۆ ئێمە توێژینەوەی لە سەرەکەین و یعنی چەندین سمینارمان کردو لەسەرم بابەت بۆیە کورساتیش کارمان لەسەرمە کردووە ئێمە چەند گرنگە بە لێرەوە دەست پێ بکەین ڕاستە هەموو کەرتەکانی کەی پەروەردە خزمەت دەگەێنێ بە مناڵ بەڵام بە گشتی ئێمە قسە بکەین جارێ ئەگەر مناڵەکەم زمانی دایکی نەزانی زەختی زمانێکی کەی لێ نەکەم ڕاستە پێویستە بەڵام ئێستا بەداخەوە چەندین خێزان گلەیانەیە کاچی میوانداریەکەی مناڵەکەی خۆی شارێتەوە ناتوانێت چوار ڕستە قسە بکە چۆن ئێمە کار لەسەر ئەمە بکەین کە لە کەلتورەکەی خۆمان بتەویکەین ئەنج بناخی شوێنیکەی بۆدانی بۆچی مناڵ حەزی لە ئینگلیزیەکە ئێستا لەبەرەوەی چانتی تیا گەمی تیا سۆنگی تیا باتە گۆرانی و یاری تیا ئەلفێ کوردی دەبەتی مناڵ بوومەوە تا پیر بووین هەرەوە لەفێ یعنی گۆڕانکاری کەوا نەکراوە کەواتە زەعیفی ئەگەڕێتەوە بۆ وەزارەتی پەروەردەی حکوومەت هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەو پەرتوکان ئەو کتێبەی کە دانراوە بۆ خوێندنی ئەلفێ کوردی گۆرانی خۆشی تا بکرێت سیدی لەگەڵا بێ و یاری لەگەڵا بێ هەرو منهجەیە کە ئیبراهیمەمی باڵدار داینەوە ساڵی 60ەکان و 70ەکان دڵنیاتەکەمەوە ئەو قسەی کە جەنابشت کردت بە پێی ئارەزومەندی و بە پێی خۆشەویستی بۆ بوارەکە مناڵ ناتوانێت بچێتە ئەو بەشە کە خۆی هەڵەیە بژێرێ ئەوە قسەی ساڵی 70ەکانە بڕوا بکەین مناڵە تەلەبە هەبووە لەمەوە پێشویستێتی بچێتە هونەرە جوانەکان دایک و باوکی ڕێگر بووە ویستێتی بچێتە زمانەوانی خەزم و کەسوکاری وتانە بچە بۆ سیاسا ویستێتی بچێ ببێ بە محامی بە زۆر کردوانە دایک و باوکی بۆ ناو بواری پزیشکی و طبی بۆی ببێ بە دکتۆر ئەمە وای کرد کە لە ناو ناخی ئەو کەسەیە ئەو خۆشەویستە بۆ مهنەکەی نەمێنێ بۆ منە زۆربەی هەرە زۆری خەڵک ئەڵێ من حەزم لە مامۆسایی نییە ئەی بۆ چویت بۆ بوویت لەبەرەوەی ئاسانە لەبەرەوەی دەرەقەتیە لەبەرەوەی مەعاشەکەی جاران ئێستا ناڵم باش بوو و هیچ نەبێت 3 مانگیش عوتڵێ هەیە هەندێک بوار هەیە کە وای کردووە مامۆستایی وەکو هین ببیندرێت وەکو دارێک پڕ لەبەر کە بەرەکەی بخوات و بە ئیسراحەت و کۆ سێر نەکراوەکو مهنەیەکی پڕ لە شەرەفمەندی و پڕ لە خۆشەویستی هەرچی بیانی هەیە کابن بە مامۆستا ئەنواع ئەشکالە بێ بەهرەیە تابێ اینجا ئەهێڵن بیان بەناو دنیا فلتەرە تێپەڕێ اینجا پێڵەن مامۆسا بەس لێرە بەداخەوە لێرە بەلێ شاو ماوەیە کێ ئەبوو بە مامۆستا بە دەورەی خێرا بە 2 مانگان کرد بە مامۆستا دوای دانەنا لەسەر پۆلیەکی سەرەتایە خرێکی سەرەتایی زۆر گرنگە دانەنان و تۆ
ئەلف بێ بڵێرەوە هەڵە خوێنەوە بێەوەی بزانە تەخەسوسەکەی چییە باڵێ تۆ ئەلف بێ بڵێرەوە تۆ وەرزش بڵێرەوە تۆ ببوو بە کەشکۆڵ یعنی مامۆسای وها بۆ من ئەو تەخەسوسەی خۆم تەنها بیرکاریە موزیکم پێڵەنەوە هوەرم پێڵەنەوە وەرزشم پێڵەنەوە کە ئیشی منێ ناشی زانم بۆیە سێرەکەی ئەو بابەتە جوانانەی وکو وەرزش و مۆزیک و هوەر باخی هەر پێ نادرێت لێرە لەم قوتاب تازە لە هەندێک قوتابخانە باخی پێدرە لە حکوومەکان بەس لە ئەهلیەکان هەدەمێکە باخی پێدرێت تازە ڕێچکەی وەرگرتەوە تۆزێ وای کرد کە مناڵ چێژ وەرگێ لە قوتابخانە وای کرد کە حەز بکە لەوەی دەستی ڕەنگا و ڕەنگ بێ و دەستی بۆە خاوی بێ و سەری ئەنواع عشکال وەرەقە بکە و ناوی وەرەقەکان بزانێت چی نییە ناوی ئەنواع عشکال کرایۆن و پاستیل و ئەمانە بزانێ وێنە بکێشێ تازە فێر بووە مناڵی ئێستا بەداخەوە تاکو ئێستا دەستگایەکی استراتیجیم نبینی لە ناو وەزارەتی پەروەردە بێ ئەوەی جۆدانا ئەمە ناوچەی سەوزە ناوچەی زەردا بێ ئیشکا لەسەر مناڵی کورد بەعام چ مناڵێکی کورد بۆ نمونە بۆ تێنەوە هەتاکو ئێستا نبینیوە دامون دەستگایەک هەبێ مناڵی کورد تەرخاکە بۆ بواری گۆرانی بێژی مناڵی کورد تەرخاکە بۆ بواری مۆزیک ئللا شۆنە ئەهلەکانە کە نەبێکە بەبڕە پارەیەک مناڵ تەرخانەکەن بۆ وێ یا مناڵ دانێ لەوێ فێر بێ مناڵ پارێزی کوردستان هەنگاوی ناوە بنکەی زۆرە لە هەموو شار و شارچەکەەکانی کوردستان بەس ئەوەیە لەوانەیە نەیتوانی بێ بگاتە ئەوەی کە یان ئەو تموحی نەپێکا بێکە ڕێژەیەکی ئەجگار زۆر لە مناڵان لە خۆ بگرێت بەس هیوادارم ئەمۆزعکە زوو تێپەڕی کەناڵی کورساتی ئازیز پێشبڕکێک بکات لە نێوان هەموو مناڵاندا بۆ ئەوەی کە خەڵاتیان بکات کورسات مناڵی یەکەم و دوم وسیان بۆ ئەوەی ئەوانەی تریش چاوێر لێ بکات هەنگاو بنێن بزانن ئەم مناڵانە بۆ سەرکەوتن لە بواری مۆزیک بێ هوەری بێ لە بواری وێنە کێشان بێ لە بواری گۆرانی وتم بێ هیوادارم کورسات شتێکی ئەوە بکات چکا بێتە دەستکەوتێکی ئەخلاقی و دەستکەوتێکی پڕ لە میهانی بۆ خۆشتان بە هەر بەرنامەی سەقافی نەبێ بە هەر بەرنامەی هەواڵەکان نەبێ سیاست نەبێ بە شتێکش بکرێ بۆ مناڵ کە یەک کەناڵ نەیکرد بێنەوە پێش هیواداری ئینشەڵڵا پێشنیارەکەی جەنابەت لە کەناڵی کورسات کاری لەسەر بکرێ هەرچەند کاریشی زۆر کردو بەڵام لەوانەشە تەنیا بە کورسات نەکرێ ئەبێ لایەنی تر لە ڕاستیە کار لەسەر ئەم بابەتە بناغی تر بکە جا مامۆستا میران ئێستا بابێنە سەر ئەوەی کە بەڕێزە دوتە هەرەوەی کە مناڵەکەت بەهرەیەکی تیا حەزێکی تیا هەیە تۆ سەرکوتت نەکرد ئەوە ڕێگەکە بۆ خزمەتکردن بە ئەو بەهرەیە لەو منداڵەیە بەڵام لە پاڵە دایک و باوک چی بکات بۆی کە بەهرە لە مناڵەکە هەیە گەشە بکە هەروەها ئەبێ مامۆستا لە قوتابخانە چی بکات زۆری دایک و باوک هەیە ئەتوانم بڵام محافظن زۆر و حەز ناکەم مناڵەکانیان بچێتە هەندێک شوێن و ڕێگرن لە بەردەمیانە بۆیە سێرەکەی ئەو بەهرەیە لە ناو ناخی مناڵەکانە ئەمرێت بۆ نمونە ئەگەر مناڵەکە لە ئێستاوە دەنگی خۆش بێ کچ بیان کوڕ بێ گۆرانی بێژ بێ دایک و باوکی قبول ناکە لەسەر تەلەڤیزیۆن دەرچیان لەسەر سۆشیال میدیا پێی ناخۆشە عایلەیەکی محافظە ئەمە لەم کاتەیە ئەو بەهرەمەندیەی کە مناڵەکەتی هەتی ئەمرێ وردە اینجا هەست بە بوونی خۆی ناکە متمانەی بە خۆی نامێنێ تاوا لێ دێ ڕق لە خێزانی خۆشیە لەگرە خۆ دنیا حاڵەتی واتان بیستویان بینیوتانە لەمە پێش کە هەندێک مناڵ هەبووە لە ماڕەوە ڕای کردووە لە بەرەوەی کە ڕێگەی پێنەدەوە بچێتە بوارێک لە بوارەکان لە هوەرە جوانەکان وتیانە نابێت قاچە ئەبڕین بچیتە ئەوێ ئەبێ ئەو شوێنەکە ئێمە خۆمان بۆمان دەستیشان کردووی بچیتە ئەوێ ئەمە وای لێ ئەو مناڵە سستە بێت کە گەورەش بێ ڕق لە پیشەکەی خۆی هەڵەگرێت بۆیە ئیتر پرۆفیشناڵی و ئەکادیمی لە ناو دایک و باوک یان لە ناو قوتابخانەکان ئەمە شتێک نییە منیان تۆ بتوانین بە ئاسانی دایکەکەیان باوکەکە تێبگەێنین کە تۆ ئەو مناڵا کوژی ڕاستە لەوانەیە بۆ هەندێک بواری مەسلحەتی مناڵەکە لە داهاتووتە بیکەی بە دەوڵەمانیان بیکەی بە بازرگانیان بیکەی بە دکتۆرێکی ناسراو بەڵام هەتا مردن دڵی بۆ مهنەیە خۆش نابێ ئەگەر ببێت یان بچێتە لووتکەی مادە بچێتە لووتکەی پارە هیچ شێژێک نبینێ لە ژیان بۆی لێ ناکەی کە ئەگەر اعتیادی بێ نۆرمال بێ دەوڵەمەند جشتە بێ بەس دڵی بە ژیان خۆش بێ بۆ منە بۆ تیانمەوە من خەڵکە ناسم بەهرەمەندەکەی لە چیایە لەوەی کە خۆی بەدەستی خۆی لە ماڵەوە ئەلم شوشە و حەفیاتانە دروستکە و کوورەی هەیە و ئەڵێ تاکو ئێستا ناشێڵمێ کەناڵی ڕاگەیاندن بێ لەم بۆڵێ حەزەکەم ئەمە تایبەت بێ بە خۆم هەتا مردن ئەمەی خۆمە حەز ناکەم کەس ئیشەکانشم ببینە ماڵەوە قەینا میوان قەینا بیبێ بڕاکە خۆم حەپەسام کە توانیەتی شتی ئاوا دروستکاوتومە ئەوە کڕی و تایان دروستە کردووە پێکەنی
تیوەرە دەستی گرتم و تیوەرە بۆ ژێرزەوەیەکەم سێرەکەم ژێرزەوێک بە قەدەرم قاعەیە پڕەنان و عشکال و پەڵە و مەسەری دانیشتۆیەک بەیەک خۆی زەخرەفەی لەسەرەکە ئەڵم ئەی بۆ حەز ناکەی پەرش و بڵاو بێ لە بەشتێ بۆی خەڵق نەڵێ نەما بۆ شۆهرەت وای کردووە من شتێکە خۆم چێژی لەوەرەگرم جا هەیە بۆ چێژ واکە هەیە بۆ شۆهرەت واکە هەیە نەخێر بۆ بازرگانی واکە یعنی شۆهرەتەکەی بەکارهێنێ ئەو مناڵە لە ئێستاوە چەسپ پێنراوە لە مێشکە کە شۆهرەتەکەی بەکاربێنێ بۆ دەوڵەمەندی مامۆستا میران ئەوەی دایک و باوک ڕێگەبات مناڵەکە ئیش بکات بە جستەی بۆ نمونە دەسەکانی بەکاربهێنێت هەستەکانی بەکاربهێنێ ئەگەر لە ماڵەوە کەلوپەلی یاری شکان ویستی بزانێت چیتە ئەمەنە بەسەریا هاوار نەکە ئەمانە مناڵ تۆزێک سربەستکەی لە ماڵەوە ئەتر ئەمەنە خەمیۆ نەبێ خۆی پیسەکە و ماڵ پیسەکە بەڕاستی تا چەند دەورە بینێ مناڵ خۆی بناسێ ئەگەر بەراورد مام بکەی یعنی بڵێ مناڵی ئێستا بەراورد کەی لەگە ساڵی نەوەتەکان زۆر فەرقیانەیە ژووری تایبەتی خۆیان هەیە ئەنواع ئەشکالیاریان هەیە بێزار بوون لە ئایپاد و ئایفۆن و ئەمانە ئێستا مەرحەلەیەکی ترێوێ مناڵ لەوە لێبوونەتەوە تەواو لە مەرحەلەی یاریکرد ئێستا گاڵتەی پێکە ئەگەر میکان و شت بخێتە بەردەمی هەر گاڵتەی پێ هەر مەسەلەکە یان ئایفۆنە یان ئایپادا لەسەرەوە ڕەسم بکە جۆ لە گۆرانیم کرا لاسایی هەندێک ئەکتەری هۆڵندی و هەندێک ئەکتەری ئەمریکی بکاتەوە لەوە تێپەڕیوە ئەی دوای ئەوە هیچ بەرنمەیەکی نییە خێزانی کورد بۆ مناڵ تا مناڵ بێزاریش بوو لە ئایپاد و لە ئایفۆن چاویشی زەعیفوای دوایەوە خۆ حەبس کردووە لە ماڵەوە تا 5 ساڵ 6 ساڵ دەریشی کەیتە دەرەوە ئێستا قیمەت یان چێژ وەرناگرێت لە سروشت و یان چێژ وەرناگرێت لە دەرەوە تاڵ هەم جیرۆدەی ماڵەوە بووە حەبسە ئێستا وەکو معقەدی لێ هاتۆ مناڵ ئێستا بشتێتە دەرەوە ئۆپەرەکەی سەعاتیان 2 سەعات لە دەرەوە بێتەوە ماڵەوە زوو بۆ لای ئایپادەکەی هەزاران هەزار مناڵمان هەیە ئێستا چاویان زەعیف بوو تووشی خەمۆکی بوون بەڵێ هەنداوامیش نییە ئێستا دوو ئەوەنی تر لە ماڵەوە جیرۆدەی ئەم یاری ئەلکترۆنیانە بوون کە پێوترە ڤیدیۆ گەیمز زۆر خراپە بۆ مشکی مناڵەکە یعنی دڵنیاتەکەمەوە هوەری مناڵەکەشە کوژێ ئەگەر بۆ نمونە مناڵێک بێ کە لەمە پێش خەریکی وێنەکێشان بوو بێ ئێستا و شوازیانەوە خەریکی ئایپاد یعنی وێنەکێشان نەماتەوە لەو بوارەیە لە لاقەی وێنەکێشان نیە ئەو یاری ئەلکترۆنیانە و ئەمە جگەلەوەی کە خویەکە ئیتر مناڵەکە هینەکات بڵین عەسەبیەکە توندوتیژیەکە چونکە ئەوەنە جوەگرێ لەو یاریە ڤیددیوانێکە کوشتنی تیا و بڕینی تیا ئەمە واکە ئەو مناڵە عەسەبی بێتە جانی دایک باوکی تووڕە بێت لەگەڵ گروپی هاوڕەکانی خۆشیە تووڕە بێ زوو بێزارە بێ میزاجی دەرەچێ باشە تۆ چیەکی لەو کاتێ دڵنیاتەکەمەوە خێزانی کورد تاکو ئێستا هەرا لە چی بکەم خۆشم بەرنامەم نییە چی بکەم یانی من نازانمە گەراگادار بنیانە مقتەرەحێکی جوانیانە لە سلێمانی لە هیچ شوێنەکە لە شارەکانی کوردستانی جۆم لێ نەبووە ئەڵێن پێیان چۆنە خێزانە کوردەکان کە ئیتر کۆدی وایفایەکە لە سەعات 12 شەوە ئەو بە نسبەتی شتراکی دایک و باوک خۆیان حەزبن کە ئۆتۆماتیکیان بکوژێتەوە لەلایەن شەریکەکە ئەو شتێکی باشە بەڕاستی بۆی کە مناڵ ئیتر خوباتەوە هیچ نەبێ بۆ دەفتەری وێنەکێشان بێ هیچ نەبێ خوباتە سەر ئەوەی کە لەگەڵ دایک و باوکیا دانیشێ بەڕاستی سیستمی خێزان هەڵبۆشاوەتەوە مناڵی بەهرەمەندیش هەیە ئێستش هەیە زۆرن بەس یەکێکێوێ کە پارەی بۆ تەرخانکەی بچێ بگەڕێ لە گەڕەکە هەژار نشینەکان لە گەڕەکە مۆدلەکان لە ماڵە دەوڵەمەندەکان لە ماڵە کەشخەکان بگەڕە بە دوای مناڵی بەهرەمەندا بۆی ئیتر لەمە دووە ئەو بەهرەمەندی کە هەمانە دڵمان پێیان خۆشە لە ناخێ و مناڵانە نەمرێ چونکە کە مرد بڕاتان بێ ماوەیەکی تر نە مناڵی گۆرانی بێژە بینم هەمووی شەرمن و معقد دەرەچێ نە مناڵەکە بین بەهرەمەند بێ بڵند ئەرەوەڵا ئەوە کەناڵێکی کوردی هاتە بەردەم ئەو مناڵە ئەو بەهرەی تیا تا ئێستا نەبین یعنی تا کە ئێستا پێشانگایەکی تایبەتیم نەبینی بۆ مناڵی سەرەتایی بڵێن ئەم لەوحانە لەلایەن قوتابی سەرەتایی شار سلێمانی دروستکراوە یان ئەم فیستیڤاڵە تایبەتە بۆ مناڵ خۆی هەموو ئەدەواتە مۆسیقەکانی وەکو کەمانچە و پیانۆ ئەمانە خۆیان عەسفێکەنەوە لەسەرێنکە ئەوە عەریف هەفتەکەشان مناڵە تاکو ئێستا مەحفەلێکی گەورەم نەبینی بۆ مناڵ بۆی بەهرەکانیان دەرکەوێت ئیشی دەسڕەنگینی یان هەر سەرەکەی مەجموعەیە ژنن دانیشتون ئەوش بۆ بواری بازرگانی دانیشتون پیشانی خەڵکیانن بۆ بیکرد بەس بۆ تا ئێستا شتێکم نەبینی کە مناڵ دڵی پێخۆش بێ ئاسوودە بێ نییە زەردەخانە بەسەر دەمولێوی مناڵ نەماوە تۆ بواری کۆمیدی و هەزەلیات بۆ بواری مناڵان لێرە نییە یاریکردن تەنها لە هۆڵە داخراوەکانە خۆش دەزانی داوامی دایک و باوکە نەبوو ئەوش باوک و دایک کە هیلاک بوو نەفسێتی تاسیرەکاتە سەر مناڵەکەشی ئەی جانە خۆسە ئەگە بەهرەمەند بێت کەسیش نەبێت ئەگەر مادەی دنیاشی لەژێر دەست بێ دایک و باوکەکە دەستگایەک نەبێ مؤسسەیەک نەبێ بۆەوەی ئەو بەهرەیە دەرخات بۆ کۆمەڵگا و بۆ هاوڕەکانی خۆی بۆی هەم دایک و باوک دڵی پێخۆش بێ هەم مەشهور بێ
چۆن ئیسفاداکی لەو بەهرەیە یان حکوومەت چۆن ئیسفاداکە لەو بەهرەیە ئەمریکا لە ناوەندی و دواناوەندی و زانکۆکانش ئەگەڕێ بە دوای ئەو کوڕکوچانەی کە زۆر ژیرن بۆی هەڵیان بژارێ قسمێکیان بۆ دەستگای ئیستخباراتی قسمێکیان بۆ دەستگای عسکەری قسمێکیان بۆ ئەنواع عشکال استفادەی لێکە ئەمریکا هەر لە مناڵیەوە ناوی ئەو مناڵانیان لە کە جینیسن کە عبقەرین بۆ لای مشتیوانیە یعنی حەزمەکە ڕۆژێک لە ڕۆژان وەزیریان وەکیل وەزیران مدیر عام بێتە ژوورەوە بڵێ لیستێکمەوە بە ناوی ئەو مناڵانەی کە بەهرەمەندن لە قوتابخانەی فڵات ئەبێ هەموو قوتابخانەکان لیستیان هەبێ بۆ مناڵی بەهرەمەند کامەی زۆر زیرەکەم بێنن پێشبڕکێکی گەورەیەکەین لە بینی هەر هەموو مناڵە زیرەکەکان بزانین کێ لە ئاخیرە سەرکەوتن بەدەستێنێ بۆی مادەیەک بخاتە ژێردەستی حکوومەت یان سەرمایه‌دارەکان بۆی ئەم مناڵە بە هیچ نەبێ بچێت لە دەربی وڵات بخوێنەوە بێتەوە شتێ پێشکەشکا لە وڵاتەکەی خۆی تاکو ئێستا شتێکم نەبینی پرۆگرامێکی بەخۆتم نەبینی بۆ مناڵ لێرە کە حکوومەت بێوێ پەیڕەوی کا بۆ 20 ساڵی داهاتوو یان بۆ 10 ساڵی داهاتوو یان بۆ ساڵێکی داهاتوو نییە هیچ پلانێکمان نییە بۆ مناڵ ئەمە لە کۆی گشتی مامەسا وەکو کاری حکوومەت بۆ سیستەمی پەروەردە و خزمەتکردن بە بەهرەی خوێندکاران وەڵا ئێمە من لێرەوە ئەڵێم بینەرەکانمان و دایک و باوک و یانە وەرزشیەکانیش و هەموو شاید حاڵی ئەوەن کە ئێمە وەک کورسات و تایبەتیان پرۆگرامی خۆشمان هەر منداڵێک بەبێ جیاوازی لە هەر جەیەک بوو بێ بەبێ جیاوازی کاڵم بەبێ جیاوازی بەگشتی ئەڵێم بەهرەیەکی تیا بوو بێت و بەشداری کرد بێ ناومانەتە بستۆدیۆ یعنی منداڵی وای تایە من 3 جار خۆم چاوپێکەوتم پێم وتووە من جارە ئەڕۆی تۆ جاریکە چاوەڕێتەکەمەوە کە لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە متەخەب عێراق چۆتە دەرەوەی وڵاتە عەرەبیەکان یەکەمی هێناوەتەوە یعنی زۆر خۆش بوو بم مناڵمان هەیە باوەڕم پێ بکە ئەمەنە بچکۆلیا لێرە لەگەڵ خۆمان شەترەنج وتم وەرە با بەیەک یاریکانی ئەمە باوکەکەی لە دەرەوە لە کۆنتترۆل لەوەستاوە یعنی بۆ ئێمە جێکەی شانانسیە یعنی ئەمە کارمان لەسەرم بابەتە کردووە بەڵام بە هیواشین ئێمە هەر کاریشی بۆکەین و کاری باشتری بۆ خزمەتی مناڵی خۆمانش کە خێزانی خۆمانە ئەتوانم شتێک بڵێم بە بێ شەرمانە یعنی وەکو ڕەفیقە باسیکەم وا هەست نەکەم کە کەناڵی کورساتەوە بزانم کە لەگەڵ خێزانی خۆمایە سپاس بە قوربانم بە مناڵ بووم زۆر شەغەفیەوە لە دڵما بوو هەموو ڕۆژێک لە تەلەڤیزۆنی وەختی حکوومەتی عێراقی سەری سێرکمان کرد سێرک ڕۆژێک یای لە ناخم یای لە دڵم یعنی حەزم کرد لە سەیە و کابرای بکەمەوە پشتێنەکەم دەرهێنا و وەکو کابرای سێرکەکە ئەمما لێک شەڵپێ لاسا دەکبۆکم حەبەسان ئەوڕیانە وتم لای دیزان جەنەڵمەن هەستان تێران پران کوتیم ئەوە هەر لە ناخمەمە هەر لە ناخمەمادەی تا گەورە بووم دڵنیاتانەکەمەوەم باڵەغە نییە لە 2006ەوە هەرچی ئاهەنگی گەورەی ئەم شارە هەیە ئەدرێ بە من خۆ ئافرەتی زۆر جوان و بە سەلیقەش هەیە لە ناحەی بەڕێوەبردننی حەفەلاتی گەورەی بۆ مناڵان لە تەلاری هونەر بێ شانەوەما بێ پارکی ئازادی بێ لە فامیلی مۆڵ بە ماجیدی مۆڵ هەموو جارێ بە منەڵێن هی هەموو قوتابخانە و پەیماگە ئەهلیەکان و باخچەکانی ساوانی کە ناویان زۆر بڵێن سومعایکی گەورەیان هەیە کە ئەهلی بن من بانگەکەن چکە لێرە لەوانەیە ناتوانم بەهرەکانم دەرکەوی ئینشاڵڵا دوای بۆتانەوێرم سێری من کەم زان چێکەم لەگەڵ مناڵەکان زۆر چێژوەرەگرن لە ئاهەنگەکانمان بۆی حەزەکەم ئەگەر ئەرێک نەبێت ئەمە وەکو بانگەشتنامەیەک وایە کە تحریری نییە شەفەهیە حەزمە کرد جەنابتان ببینم بەیانی لەو ئاهەنگی کە ڕێکیە خەین لە هۆڵی ئۆسکار بۆ مناڵە تایبەتە بۆ مناڵ حەزەکەم بێن مناڵی باخچەی ساوانی کورد ببینن چ نمایشێکەکە چ حرەکاتێکەکە چ گۆرانەیەکە لە بە کوردی و بە ئینگلیزی چۆن سوڕانەوەیەکە کاڵێ ینی خۆم بەعزە جارێ دانیشم خەفەتە خۆم بۆ ئەو سەردەمەی کە من بەسەرم بردووە لە مناڵی بۆ وانە بم مناڵی کوردە سە زیرەکە ژیرە عاقڵە تێگەیشتووە مساقەفە بڕاتان بێ بەس ئەوەیە دەستگایەک کێوێ بەدەربێ لە هەموو حزب حکوومەت دەستگایەک بێ ئینسانی عاقڵی تابێ بەس بۆەوەی کە مناڵی بەهرەمەند کۆکاتەوە و ئیتر ئەو توانایی کە هەیەە مناڵەکانیش بیبرژێنە گروپی هاوڕیانی خوان بۆی ئەوانش چاوان لێ بکەن لەوەی کە مناڵ فێرکەین کە ئیتر دوور بێ لە جینێودان و قسەی بەرز و نزم بێت مناڵ فێری ئەوە بکەین کە بتوانێت خۆیان ئاهەنگ ڕێخن ئاهەنگی خێری هەیە من لە سلێمانیان نەبینی بوتیان ئەم ئاهەنگە تایبەتە خێریە مناڵ خۆی بەڕێوەیە بە عریف حەفلە و تیپی مۆسیقاکە سێر کرد هەر خۆیانن خۆیان درام و پیانۆ و هینیان لەیە وتیان دایکان باوکانیان زیز ئێمە سوڵتان لێ ناکەین ئێمە ئەو سنووقەماندا ناوە بۆ مناڵانی توشبووی شێرپەنجەیە اینجا کێ خۆی بە بچووکی مناڵان نەزانیە لە کوردستانە با هەسێتە بەڕۆ بکە هەمویان هەسانەتە سەر پێ و دایک و باوکانە چەپڵیان لێەوە ئەو کچە شەساوە ماچیاڵەوە بۆ خەڵکە ئەو پێڵم بەهرەمەندی سەرنجە میلەتی لە خەڵک ڕاکێشەکە هەمووی قەڵەم دەرکات و بڕەپارێک بە چەک بینوسێ بۆ ئەو مناڵانە مناڵی بەهرەمەندمان زۆرە بانی شاڵا گەر هاتنیان بینن بەسەوەیە هیوادارم یعنی بێنە دەستیمان بوونتانە گوشم ڕۆژێک با تایبەت کەین بەوە کا لە کورسات هەرچی مناڵی ئەم کوردستانە هەیە کە بەهرەمەندن لە هەموو بوارەکانە کۆیان کەنەوە
درۆنمان هەیە هەلیکۆپتەرمان هەیە تەسویریان کەن چکلێت هەڵام بەسەرانە بۆەوەی کە ئەو مناڵانەی کە لە ڕێڕەوی خۆیان وەستاون چەقبەستون چاولەمانکەن و هەڵپەیەکی چۆناتی و جۆراتی لە ژیانی خۆیان ببینن بەرەو پێشکەوتن بڕۆن بە هیوای ئەوەی کە بتوانین کار لەسەر و بابەت دەکرێت کە بۆ خزمەتکردنی مناڵانە مامۆستا بابەتی کە هەیە کە پێم خۆش بوو زۆر گرنگی پێبین ینی زۆر جار ئێستا زۆربەی مناڵەکان لە خوێندنگە عالیەکانن یاخود ئەبینی ئەم مناڵە لەوانەی لە ماڵەوە نەتوانێت باوک دیایک ئەو زمانەی نەبێت کە دێهاتووی ئەم مناڵە ئاشکرا بکە بەڵێ زۆر جار مامۆسایەکی بەڕێزی وەکو تۆ لەگەڵ هاوڕێکانت لە مناڵە تێگە چەند گرنگە هەماهەنگی هەبێ کە لە وڵاتانی ئەوروپا زۆر گرنگی بەم بابەتێن بۆ لەوانەشە دەفتەریشی بۆ بکەنەوە بۆ مناڵە یعنی ئەم مامۆسایە لەگەڵ باوکیان لەگەڵ دایکی بڵێ ئەم مناڵەت بەهرەیەکی تایە هونەرە بەهرەیەکی تایە وەرزشە ئەم مناڵەت مێشکێکی باشی تیا ئەتوانێت توانای وەرگرتنی وا باشی هەیە توانێت بچێتە قۆناغەکانی تر ئەم هەماهەنگیە دروست بێ بۆی کە بە دایک و باوک و بە مامۆستاکە شوورەیەک بۆ مناڵە بکێشن ڕێڕەوەکانی لانەچێ بتوانێت تواناکانی لەدەبێت وڵا هەیە کۆبنەوەی دایکان و باوکان هەیە حتا کۆ ئەنجومەنی دایکان و باوکان هەیە من یەک تکام هەیە لە وەزیری پەروەردە با بڕیارێک دەرکا ئەنجومەنی دایکان و باوکان بۆ ئەوەی کە بڵین ڕێزێکی تایبەتی هەبێت لای مامۆستا و لای دایک و باوکیش ئەو ئەنجومەنە باسی پاریتیان نەکرێت هەموو جارێک کۆبنەوە بکرێت لە ئاخیرا بڵێن دەی فەرمون تەبەڕوعاتکەن بۆ قوتابخانەکان با ئەوەی تیانە بێ بڕگەی لێ دەرکەن کۆبنەوەی دایکان و باوکان بۆ ئەوەیە کە سروشتی یان ڕەوشتی مناڵەکە بەرەو ئاستێکی بەرزبەری لەگەڵ نمرەکەی بەرەو ئاستێکی بەرزبەری هەرەوەنەکەی خۆ قابل خۆی لە چیە ببینێتەوە بەس لێرە بۆ تەمادە بەداخەوە دوایەوەی کە باسی مناڵەکەن و نمرە دەرچۆ دەرنەچۆ خراپیان باشە مام ناوەندە لە هەرچ بوارێکە دوای واڵەن کاتان دەکەن قوتابخانەکەمان پێویستی بە نەوت و سۆپایە هەر کەسە دەجێکی خۆی بە پار ئەمە لە ئەرزشی یان لە سومعی ئەو ئەنجومەنان دائەگرێت ئەگەر محتاجش بێ بەڕاستی قوتابخانەکە بانەی کات چونکە هەندێک دایک و باوکەیە کە بڕەپارێکیە ئیتر وازانێت ئەبێ هەموو قسەیەکی بخوا لە قوتابخانەکە گە مناڵەکەشی سفر بێنێ بێ هەفتا پێنج بێنە بەلانی کەمەوە بێ دەری چەند بە دەرجێکی بەرز بۆ ئەوەی ئەو هەموو مەعمەعە نەمێنێ با ئەنجومەنی دایکان باوکان ڕێگڕەوی یاسایی خۆی وەرگرێ بە هەموو شێوەیەک دوور بێ لە مادە هەرچ دایک و باوکی ئارزومەندانە خۆی بەنهێنی چوو یارمەتی برد بابی با بە قوتابخانە دەستخۆشی دەکەم بەس لەناو کۆبنەوەی دایکان و باوکان حیفە باسی مادە بکەین ئەو کۆبنەوەی دایکان و باوکانە بەوە کراوە کە ئەگەر مناڵەکە شەرمن بێ تووڕە بێ هوروبی هەبێ لە مەدرسەواتە دواکەوتن و غیاباتی زۆر بێ یان شەڕانی بێ یان بیرکۆڵ بێ یان کۆمەڵایەتیەکی بڵین تۆزێ لاواز بێ یان نمرەی کەم بێ بۆ ئەوانە کراوە لایانی ئەرێنی و نەرێنی مناڵە بەس بڕوا بکە لەناو کۆبنەوەی دایکان و باوکانە نەبینیوە بڵێن ئەوە مناڵێکی بەهرەمەندە بۆ دەبەروی هەمووی بۆتە مادە بۆتە کۆبنەوەی حانوتی و بۆتە کۆبنەوەی ئەوەی کە چی بکەین بۆ مەکتەب و پەنجەرە شکاو و نەوتنی و غازنی و ئەمانە بەداخەوە بە ئەوانەی لێ دەرکرێ ئەو سادایک و باوک خۆشی ئەرزشێکی تایبەتی دانێ بۆ ئەو ئەنجومەنە ئەلەن فعلەن ئەم کۆبنەوانە پێویستە کا بڕۆ چکە زۆربەی دایک و باوک ێستا ناڕوات بۆ ئەنجومەنە یعنی ناچێتە کۆبوونەوەی دایکان و باوکان چکە یەکسەر بازانێ ئەمە هەمیسان پارەکەیە بۆی ئەو بڕگەی لێ دەرکرێ بڕگەی تەبەڕعات و پارە ئەوسا مەجبورە بێ زۆربەی مامۆسان گلیان هەیە لەن دایک و باوک نایە بەمان هەیە نایە مناڵێکی پرسێ لەبەرەوەی پاری نییە سووری شەزانێ شەرمەزار بیان شەرمەندەی ئەیگری ئەگەر بچێتەوە کۆبنەوە بڕۆ پارێک دانێ دە تۆ بڕگەی لێ دەرکە بزانە چۆنێت بزانە چۆنێ مناڵەکەشیە پرسێ و بزانێ لە پۆلی چەند شەو دەرچۆیان دەرنەچۆیان لەگەڵ مامۆستاکانە باشە خراپە بەس باشتیشت بۆ من کە بینی بێتم نەوعەجەڕەسێکە لە کاتی فرسایەکە لێ درێ بڕگە بە بڕگە لەگەڵ مۆسیقا مناڵانی خۆشەویست کار ڕاکە مەکەن مناڵانی خۆشەویست ئەگەر مامۆسایانی خۆتان بینی لە ناو سەحەکاندا بەردەم ژوورەکانە سڵاوێکی بۆ بکەن ئەمە جوێی لێتی مناڵ یان چۆنن مناڵانی خۆشەویست بانیتان باش ڕۆژتان باش ئەوە چکلێتێکمان بۆ داناون دەوێت هەرێکی وەک چکلێت هەڵگرێت و کاغەزەکەی فراتە ناوتانەکەی خۆڵ ئەم شتانە لە هەندێک قوتابخانە بینیم لە هەمویان نایبینم بۆیە سێرەکەی ئەو قوتابخانانەی کە گوێیان بە بەها کۆمەڵایەتیەکان کە نرخدا ئەنێن بۆ وەرزش و هونەر و مەلا زیاتر مناڵی بەهرەمەندی تیا مناڵەکە مامۆستاجانەمە وەرزشمانەیە لێ دانشە کتێبەکە بکەرەوە ئەکیم بە عەربی ئەو مناڵە چۆن داخ نایگرێت چۆن حەزی لەوەیە دوو شەقەڵا شەقەکەی بەر تۆپێ بکەوێ بە خێرای ڕاکە هەناسی قوڵ هەڵمژێ ئۆکسیجین بچێتە مێشکەوە زیاتر دەرسەکە فێر بێ لێرە بەداخەوە بە یعنی بە تاکید پێتەڵم ئەو بایەخەی کە دیکۆریان بەخشیمانە بە وەرزش و هونەر لەبەر یاساکانی وەزارەتی پەروەردەیە ئەگەنا لە خۆمانەوە ناکەین خۆزگا وەزیری تەربیە بە زۆریش بیکرداتە بڕگەیەک وەرزش وانەی یەکەم بێت
ڕاست. نەک وانەی ئەخیر وانەیە خەرمە هیلاک بۆ شەکەت بۆ ماندووە تۆ وەرزشی پێکەی تۆ یەکەم دەرس وەرزشی پێ بکە با سەرماشی بێ کە وەرزشت پێکرد گەرمایە بێ مێشکێکرێتەوە دەرسەکانی خۆشوێ ئێمە ئەومان غەڵەتە هەموو شتێکمان بەعکسەوەیە لە هەموو وڵاتە ئەوروپیەکان وەرزش کە خۆشیە بەخشێ بە مناڵ کە حەز لە دەرسەکانەکە کە بەهرەمەندیەکە لە جستەیە پتەوێکە لێرە ئەخیر دەرسە لە هەموو وڵاتە ئەوروپیەکان یەکەم دەرسە سەری کە هەموو شتێکمان بەعکسەوێ لەوێ بایەخێکی زۆرەیان بە مۆزیک لێرە باخی پێناین لەوێ مناڵەکەن بە مناڵی بەهرەمەند ئەیفرێنن چەپڵی بۆ لێن لێرە دانیشە مەکە عیبە ئەوە چیە و قسە قۆڕانە ئەوە گۆرانیڵی هەم بۆیە سێرەکەی هەم دایک و باوک خەتای هەیە هەم هەندێک قوتابخانەش خەتایان هەیە بۆ دامرکانەوە کوشتنی ئەو بەرەیە بەس ئەگەر مؤسسەیەک هەبێ بیکا بە بڕار ئارزومەندانە بچێت هەر قوتابخانەیەکە خۆی بێوێ مناڵ دەربێنێت دەستنیشانی کا خۆیان سیستمیان هەبێ بۆی بەهرەمەندیەکانی ئەو مناڵانە بەرەو پێشەوە بەرێ بڕاتان بێ بەلێ شاو مناڵی بەهرەمەندمانە بێت لەسەر کەناڵی لە بری من ئێستا خۆزگە مناڵێک دەرچووە بەهرەیەکی هەبووە پیشانی خەڵکی با لە کەناڵی کوردستان بەڕاستی زۆر خۆشحاڵم بابەتەکەمان زیاتر ینی پرسیاری زۆرتری لەسرە بەس دەست خۆش بۆ تۆ مامۆستا بە هیوای ئەوەی کە هەمومان هەست بە پرسیارەتێ بکەین بەرامبەر مناڵەکانمان لەبەرەوەی کە مناڵەکانمان لە گەشەن و چاو لە گەورەکانەکەن و لە مامۆستا بەڕێزەکانەکەن سپاس بۆ ئامادە بوون سپاس بۆ جەناب بەخێر دووبارە زۆر بەخێر دەست خۆش